بەشێک لە مامۆستایانی ناڕازی کەرکووک کە نوێنەراتی 8,000 مامۆستا دەکەن هاتوون تا لە نووسینگەی پەرلەمان لە سلێمانی سکاڵای خۆیان دژی ڕێگری چەند حیزبێکی دیاریکرا و تۆمار بکەن کە گوایە ڕێگرن لەوەی ناهێڵن ڕژەکانیان لە هەرێمەوە بگوازنەوە بە بەغدا. بە گوتەی ئەم مامۆستایانە خوێندنی کوردی و تاقیکردنەوەکانیان سەر بە بەغدایە و تەنها مەنهەج و موچەکانیان سەر بە هەرێمە کە ئەوەش گرفتە بۆیان. بابە ئێمە ڕژەکەمان ئەمانوێ بگازێتەوە سەر بەغداد چونکە بەغدا تا ئێستێش حکومەتی هەمووانە پارەی هەمووانە باسی قیادەی کوردیەکەن نیوەی حکومەتەکەی بەغدا کوردە. بەغداش ڕازیە بەڕام ئەوەی کەوا ناڕازیە و ئەوەی کەوا ڕێگرە لە بەردەم ئێمە هەندێک حیزب و لایەنی کوردیە لە هەرێمی کوردستان ڕێگری لەوە ئەکەن کەوا ڕژەکان ئێمە بگەڕێتەوە بۆ بەغدا. لە ڕووی یاساییەوە ئێمە هیچ کێشە و گرفتێکمان نییە. لە کەرکووکە 4 خوێندن هەیە با بڵێ 4 زمانە خوێنێ سریانی و تورکمانی و عەرەبی ئەم سیانە هەرسێکی سەر بە ناوەندا بەس کوردیەکانم خوێندنی کوردیە سەر بە هەرێمی کوردستانە بۆیە گەڕانەوەمان بۆ بەغا مادەیەکی یاساییە و کێشەیەکی یاساییمانی نییە. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش کە لەگەڵ مامۆستایانی کەرکووک کۆبەوە دەڵێت داواکاری مامۆستایانی ناڕازی کەرکووک شەرعی و یاساییە و پێویست ناکات هیچ لایەنێک ڕێگر بێت لە گواستنەوەی ڕژەکانیان لە کاتێکدا بەغدا هیچ لاریەکی نییە بەو بابەتە. مامۆستایان حەقی خۆیانە داوای ئیستحقاقاتی خۆیان بکەن چونکە ئەوانە بە ئەرکێکی ئێجگار گەورە هەڵەسن لە کەرکووک ئەویش پەرەدانە بە خوێندنی زمانی کوردی کە بۆ ماوەیەکی زۆر کەرکووکیەکان لێی بێبەش بووبوون. ئێمە زانین کە نەهاوسەنگیەکی زۆر لە ژماری فەرمانبەران هەیە لە نێوان پێکاتەکان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندیدارە بە کورد بەشێکی گرنگی داهاتی هەرێمی کوردستان ئێستا لە ڕێگای نەوتی کەرکووکەوە دابینە بێت بە پێی ئەو داتایانی کە خودی وەزارەتی سامانە سروشتەکان بڵاوی کاتەوە نزیکەی لە 150 نەوتی فرۆشراوی هەرێمی کوردستان لە بیرەنەوتەکانی کەرکووکەوە دابینەکرێت. بۆیە پێویست دەکات بەشێکی ئەم نەوتە بۆ قازانجی خەڵکی کەرکووک دابین بکەن. گەرچی پێشتر مامۆستایانی خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووک مۆڵەتیان بەلایەنە پەیوەندیدارەکاندا بوو تا داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێت بەڵام چاوەڕوانیەکانیان هیچی لێ سەوز نەبوو بۆیە بە ناچاری ڕێگەی سلێمانیان گرتۆتە بەر. هۆشیاریش دەدەن لە سبەیەوە واتە ڕۆژی دووشەمە خۆپشاندان و ناڕەزایی لە کەرکووک دەست پێ دەکەنەوە. ڕامێر عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.